چەند بیرۆکەیەک هەیە سەبارەت بە لێخۆشبوون لە کرێخان و لێخۆشبوون لە کرێ دووکان، لێخۆشبوون لە باجی دەرامەتی ئەم دوو مانگە و هەندێک بابەتەیە کە حکوومەتیش بۆ خۆی مناقەشەی هەندێک لەو ئەفکارانەی کردو بۆی بتوانین بە بڕیارێکی تەشریعی و بە بڕیارێک کە قیمەتی قانونی هەیە هەندێک لەو ئەرک و بارگرانی کە کەوتۆتە سەرشانی کاسبکاران، کەوتۆتە سەرشانی ئەو ئازیزانەی کە بە کاری ڕۆژانەی خۆیان ژیان دەگوزارێنن کەم بکەینەوە. ئێمە ئەبێ ڕاوێژی زیاتر بکەین، ئەمانەوێ ڕاو بۆ چوونی هەموو ئیدارەکان وەربگرین، هەموو پارێزگاکان وەربگرین، بیرۆکەیەکی دەوڵەمەند ئامادە بکەین و دەوڵەمەند بێ لە ڕووی قانونیەوە بتوانێت خزمەت بکە و ئەبێ بێگومان هاوانگی لەگەڵ حکوومەتیش بکەین چکە بەشێک لە ئەرکەکە دەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام دوجار ئەمە باوەڕی تەواوی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە کە ئێمە بۆ کەمکردنەوەی بارگرانی لە سەرشانی کاسبکاران لە سەرشانی کرێچیەکان قسەیەکمان هەبێ و قەرارێکمان هەبێ. ئێمە لەبەر پابەندیمانە بە ڕێنمایە تەندروستیەکان و ئەو پابەندیش لەسەرمان ینی فەرز دەکا کە ناتوانین بە ئاسانی کۆ ببینەوە. بەڵام ئەگەر ئامادەکاری تەواومان کرد بۆ بڕیارێکی تەشریعی و هاوئاهەنگیمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کرد دەبێت لە ڕووە تەندروستیەکەشەوە ئامادەکاری خۆمان بکەین و کاتەبیری لێ دەکەینەوە.